لە ساڵی 2020 حکومەتی هەرێم تەنیا 4 موچەی دابەش کردووە کە 3 لەو موچانە بە لێبڕین و دوای نزیکەی 6 ڕۆژ دابەش کراون. لە ئێستاشدا بە بیانووی ڕەوانەنەکردنی 320 ملیار دینارەکەی بەغدا دەیەوێت کۆتا موچەی ساڵی 2020 بە لێبڕینێکی زیاترەوە دابەش بکات. سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان ڕای دەگەیەنێت ئێستا بەغدا بڕیاری ناردنی 320 ملیار دینارەکەی هەرێمی نەداوە و حکومەتی هەرێمیش تاوتوێی ئەوە دەکات بە لێبڕینی زیاترەوە موچەی فەرمانبەران دابەش بکات. زیاد جەبار سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان وتیشی ئەوەی لە حکومەتی هەرێمی دەبیستین ئەوەیە چاوەڕوانی پارەکەی بەغدا دەکات بۆ دابەشکردنی موچە و تاوەکو ئێستاش بەغدا بڕیاری نەداوە ئەو بڕە پارەیە بنێرێت. لەگەڵەوەی حکومەتی هەرێم ماوەی 45 ڕۆژە بە لێبڕینیشەوە هیچ بڕە موچەیەکی دابەش نەکردووە، بەڵام چەند پەرلەمانتارێکی کوردستان ئەوەیان ئاشکرا کردووە حکومەتی هەرێم دەیەوێت لە ساڵی 2020دا تەنیا 1 موچەی دیکە دابەش بکات، ئەویش بە لێبڕینی لە 40%. هاوکات سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی هەرێم بە پەیامی ڕاگەیاند لە ناوەڕاستی هەفتەی داهاتووەوە دەست بە دابەشکردنی موچەی مانگی دەی ئەم ساڵ دەکرێت و 2 بژاردەیان بۆ دابەشکردنی موچە لەبەردەستایە. بەپێی زانیاری سەرچاوەکەی وەزارەتی دارایی ئەگەر 320 ملیار دینارەکەی بەغدا ڕەوانە بکرێت ئەوە بە لێبڕینی لە 118 موچە دابەش دەکرێت و بە پێچەوانەشەوە ئەوە هەفتەی داهاتوو هەرێم بە لێبڕینی زیاتر لە 118 دەست بە دابەشکردنی موچە دەکات. صار التداول مع القوى السياسية ڕۆژی 12 ئەم مانگە پەرلەمانی عێراق پرۆژە یاسای قەرزی بەبێ ڕەزامەندی پەرلەمانتارانی کورد پەسەند کرد و بەپێی پرۆژە یاساکە دەبێت هەرێمی کوردستان پابند بێت بە ناردنی ئەو بڕانەوتەی کۆمپانیای سۆمۆ دیاری دەکات لە بەرامبەر ناردنی موچەدا. سەرباری ناڕەزایی حکومەت و بەرپرسانی باڵای هەرێم لەو بڕیارەی پەرلەمانی عێراق، بەڵام 2 هەفتە تێپەڕیوە حکومەتی هەرێم بە ئامانجی چارەسەرکردنی کێشەکان و ڕێکەوتن لەگەڵ بەغدا و دەست بە سەرکردنی شایستە داراییەکانی هەرێمی کوردستان و فەرمانبەرانی هەرێم هیچ هەنگاوێکی نەناوە و پێ ناچێت بەم نزیکانش ئەو دۆسیە هەڵواسراوە لەگەڵ حکومەتی ناوەندی چارەسەر بکرێت. بەهۆی دابەش نەکردنی موچە و بەردەوامی قەیرانەکان لە هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژیانی هاوڵاتیان بە گشتی و چینی موچەخۆران بە تایبەتی ڕوو لە خراپی دەکات. لە بەرامبەریشدا حکومەتی هەرێم بێپاکە لە بەرامبەر بە ژیانی فەرمانبەران و ناومێدی باڵی بەسەر چین و توێژە جیاوازەکاندا کێشاوە و لە تۆڕە کۆمەڵاتیەکانیشەوە دەنگۆی ناڕەزایی و خۆپیشاندانی سەرتاسەری بڵاو دەکرێتەوە.